بەڕێزان سڵاوتان لێبێت. زیرەکی دەستکردی دیپسیک لە پاش ئەو گۆڕانکاریانی بەسەری هات و نوێ بووە لە ئێسادەم مۆدلە زۆر زیرەکە زۆر داتای تایە بە ملیارەها داتایان تێکردووە تۆکنەکانی زۆر بەرز کراوەتەوە بۆیە بۆ شیکارکردنی پرسیارە ئاڵۆزەکان ئێستا زۆر یارمەتیمان ئەیات ئێمە ئەتوانین وەکو هاوکارێکی باش لە کارەکانمانە بەکاری بێنین. لەم مۆدلە تازایی دیپسیک شتێک زۆر سەرنجی ڕاکێشام ئەویژەوەیە کە ئەم مۆدلە AI خۆی لەگەڵ خۆیان قسە ئاکات. چۆن ئێمە بۆ نمونە پرسیارێکمان لەیەکرێت مرۆڤ کاتێک پرسیارێکی لەیەکرێت لە مێشکی خۆیایی هێنێت و ئەیباتا وەڵامێکی دەستکەوێت و بتوانێت وەڵامەکە بە لۆژیکانە عقلانیە وەڵام باتەوە. دیپسیکی ژەمان تایبەتمەندی پێدراوە لەلایەن کۆمپانیەکەی بەرهەمێنەریەوە. بەنمونە کاتێک ئێمە پرسیارێکی لەکەین ئەو دێ پرسیارەکە لەگەڵ خۆیان مناقەشەیەکە لەگەڵ ئەو داتەیە هەیەی بەراوردکاریەکە مناقەشەیە کاڵێن پرسیارە ماڕاستەکراوەشیە کاتەوە لە ڕووی ئەقلانیەت و لە ڕووی لۆژیکەوە زۆر نزیک کراوەتەوە لە عقلی مرۆڤیان لە بیرکردنەوەی مرۆڤ. بۆیە پێش ئەوەی وەڵامەکە باتەوە زۆر زیرەکانە پێت ئەڵێکە ئەم مۆدلە ئایە بۆی تووشی کەمترین هەڵەبێت پێویستە چەند جارێک بیر بکاتەوە ئەو کات وەڵامەکەمان باتەوە. ئێستا دیپسیک ئەم تایبەتمەندی بۆ زیاد بووە کاتێک سەردانی زیرەکی دەستکردی دیپسیکەکەی بە دوو شێوازەمان ناتێت سەرەتا ئینستانتمان تاتێ ئەکسپێرتەکە هەڵەبژێرین ئێمە کۆمەڵێک پرسیاری لێکین بە شێوەی ئاقلانیە دیالۆژیکانە وەڵاممان باتەوە بۆ بابەتە چۆن لە کەمێک ئاڵۆز و تاسکە قورسەکانە ئەم ئەکسپێرتە زۆر باشە ئێمە ئێستا پرسیارێکە هێنین لێ ئەەکەین بە نمونە 9.11 گەورەترە یاخود 9.9 دیقەت بن خۆی کێشەیەگە بوو لە ماوەی ڕابردوو کەی ئاەکان 9.11یان بە گەورەترە زانی وەک لە 9.9 ئەوان حسابیان بۆ ژمارەی دووەمی دوای پۆینتەکە ناکرد. ئێستا ئەمە پرسیارەکەمان لێ کردو ئاڵێن 9.11 گەورەترە یاخود 9.9 بابزانین دیپسیک چۆن بۆمان ڕوونەکاتەوە. ئێستا لەگەڵ خۆیان بەراوردکاریەکە ئاکە تیقەت بن ئەمە لەگەڵ خۆیان هێنێتەوەی بات هێشتا ئەمە وەڵامی ناوینێتەوە لێرەیە وەکە بینن لەگەڵ خۆیان بیری کردەوە ئەم مواسەفاتەی زۆر گرنگە پاژۆی بەراوردەکەی کرد بۆی ڕوونکردینەوە ئەڵێ 9.9 واتە 9.9 واتە 9.9 کاتێک بەراوردەکە ئەەکەین 9.11 هەر ئەبێتەوە بە 9.11 9.9 یا 9.9 ئەکاتە 9.9 واتە سفرێکی هەیە نۆکە بەڵام لابراوە لە دوای فاریزەوە لە بەروی حساب بۆ سفری دوای فاریزە ناکرێت لێرەیەکە ئایەکە توانایەوەی هەبوو بەراوردکارەکەی کردوێتەوە بۆیە لە ئەنجامە پێی وتوین کە 9.9 گەورەترە لە ماوەی ڕابردوو بەشێکی زۆری مۆدلەکانی ئەیون 9.11 گەورەترە ئەمە ڕێک بۆ بە ترند لەسەر ئایەکان بەڵام مۆدلەی دیپسیک زۆر بەباشی هێنایەتی تا ئێستا لەگەڵ خۆیان بیرەکاتەوە مناقەشەی پرسیارەکە ئەنج وەڵام تایەتەوە نی چۆن تۆ پرسیارێک لە کەسێکەکەیت ئەو کەسی ئەگەر ڕاستە خۆ وەڵامت باتەوە قابلیەوەی کە وەڵامەکەی غەڵەت بێ بەڵام ئەگەر بیر بکاتەوە ئەنجامەکە زیاترە بێت باشترە بێت. ئەمە یەکێک لە پرسیارەکانە باشە ئەمە بابین پرسیارێکی تری لێکەی پرسیارێکی سادا هێنین ئەڵێین ئەگەر من 5 سێوم هەیە دوو دانیان دەخۆم سێ دانشی سێویتر ئەکڕم نوێ پاشان نیوەی سێوەکان ئەم بە هاوڕێیەکەم هەنگاو بە هەنگاو بۆم ڕوونکەرەوە نەتیجەکە چەنەکە. ئەمە پرسیارەکەیە کە 5 سێومان هەیە دوانیان ئەخۆین سیانیانیش سێدانی تازەش ئەکری پاشان نیوەی سێوەکان ئەین بە هاوڕێیەکمان بزانین هەنگاو بە هەنگاو چۆن بۆمان ڕوونەکاتەوە. ئەمە پرسیارەکەیە وەکە بینن نووسراوە تینکین بیر ئەکاتەوە هێشتا ئەمە لە مەرحەلەی بیرکردنەوەیەتی هێنێ و ئەیبا لەگەڵ خۆیە تا شیکارێکمان بۆ بکەیە وەڵامێکمان باتەوە کە وەڵامەکە دوور بێت لە هەڵە. ئێستا من نەتیجەکەی یینەوە ئەڵێ بەپێی هەنگاوەکان شیکاریەکەین هەنگاوی یەکەم ئەڵێ سەرەتا تۆ 5 سێوت هەبووە هەنگاوی دووەم 2 سێوت خواردووە بۆیە 5 ناقسەند و 3 سێوی ئەمێنێتەوە ئەڵێ تۆ 3 سێوت ماوەتەوە سیانی تریشت هێناوە یا کڕیوتە کەواتە کاتە 6 سێو هەنگاوی چوارەمیش ئەڵێ تۆ نیوەی سێوەکانت بەخشیوە بە هاوڕێکت کەواتە شەشەکە سیانی لێ ڕۆیەوە ماوەتەوە سیان
هەنگاوی پێنجەمەڵێ 6 سێوەکە وەڵامی کۆتایی 3 سێ و ماوەتەوە. ئەم مۆدێلە زۆر باشە بۆ پرسیارە ئاڵۆزەکان بۆ کێشە ئاڵۆزانی کە لە ژیانی ڕۆژانەمانە لە کاتی وانە بێت یان کێشەیەشی هەر بوارێکی تر بێت توشمانە بێت. دیپسیک فول خۆڕاییە، هەموو کەسێک هەموو بەکارهێنەرێک دەتوانێت بە خۆڕایی بەکاری بێنێت لە ڕێگەی ئەپلیکیشنەکەیەوە بێت یاخود لە ڕێگەی وێبسایتەوە بە ئۆنلاین ئەتوانی دایبەزێنیت دۆلفینەشینەکە ئیشەکانی خۆتی پێ بکە 1 سنتیش نایت. بەڕاستی دیپسیک زۆر پێشکەوتووە بۆ زۆر بوار، ناڵین بۆ هەموو بوارێک، بەڵام بۆ زۆر بوار ئەتوانم بڵێم کە منافەسەی چات جی پی تی یان کلۆت یان مانوسەکات. بۆیە دیپسیک کە ئەو بەخۆڕایی خسوێتێ بەردەست ئێمە ئەتوانین ئێمەش ئیسفادەی لێ بکەین بەقەت پێویستیەکەی خۆمان و توانای ئایەکە. هیوادارم ئەم بابەتەش سوودی هەبێ. ڕێزم هەیە بۆ هەموو لایەک. کاتێکی خۆشخواتان لەگەڵ.